ئەم باڵۆنە چۆن ئەڵێ چاوێکە و لە ئاسمان باڵۆنێک لە ئاسمانی هەولێرە بینرێ. بەڵێ. ئەسە بە نمونە ئەم باڵۆنەیە حەزەکەم باسێکیان باڵۆنم بۆ بکەی ئیشی چییە بە دیاریکراوی دەتوانێت چی بکات چی ناکات. ئەو باڵۆنە ئەوە ڕۆستات طبعاً لەو باڵۆنە غازی تێگرێتن یان هایدرۆژین یان هیلیۆم بۆ دوو جۆرە هایدرۆژین یان هیلیۆم بێتن. ئەم باڵۆنە چۆن ئەڵێ چاوێکە و لە ئاسمان 360 دەرەجە بینێتن. ئینزار مبەکرە بە کامێرای پێشکەوتوو کامێرەی پێشکەوتوو بەڵێ پێتەڵم ینی 300 دەرەجە چاوی هەیە دەوروبەری خۆی. ئینزار مبەکر یعنی چی؟ یعنی موسەیرەیەکت کە بۆ دێتن یان موشکێکت بۆ دێتن ئەمە ئاگای لێتیتن. یەکسەر نەقلی وحدەی سەیتەرەیەەکە شتوانێ بۆتی دیاری بکات لە چۆ هات. ئەها شوێنەکەش دیارەکە شوێنەکەشت بۆ دیارەکە لە چۆ هات. طبعاً مەدەیاتی هەیە تۆ خۆت ئەگەر حیساب بکەی لە ئاسمان 50 کیلۆمەتر هەیە مەسەڵان ڕەسەدێکە پێشەوەی بگاتنەی بینێتن حداسیاتەکە دەداتێت لە چۆ هاتووە و حتاکو سورعات و ئەوانەشیت پێڵێتن. جگەلەوە تۆ ئەسە بڵین ئەمە لە چۆ دانراوە لای بڵین فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و هەنێشۆنی سەربازی و ئەوانە تایبەت کە بی پارێزتن و ئاگادار بێن زەرم و بەکر بێتن. جگەلەوە تۆ مەسەڵەن پێویستیت بە وێنەی مانگی دەستکردە ئەگەر چاوەڕێی مانگی دەستکرد بکەی 2-3 دانە ڕەت ببێتن لەو ناوچێ و بتانی دەست بەجێ وێنەکانت دەستکەوێ بە نسبەتی ڕۆستاتۆ 24 ساعت تۆ ئەوەت هەیە ئەوانە ئەوانە دەستکەوتووە لە من دەستایە. طبعاً خۆی بە کێبڵێ بە عەرزەوە بەستراوە ناو ئەو کێبڵەش پڕی لە کۆمەڵێ وایر و ئەجیزەی حەساس وانەی تایە هەمووشی بەستراوەتەوە بە غرفەی سەیتەرەی کە بۆی دانراوە. یعنی ئەمە جێگەی مەترسی نییە بگرە سوودیشی هەیە و زۆر سوودی هەیە. ینی ئێستاکە تۆ ئەڵێی من سەفارەی ئینزار لێدا لە شارێکە شاور لێدا ئەڵێ تیارە هات بۆمبم بکەیان لێم بداتن. ئەمە ئاگادار تەکاتەوە پێشەوەی بێتین ئەگەر تۆ لە ناو شاریش بدا لە شەقام ببی دەتوانی خۆت بپارێزیتن. ئەمە ئینزار مبەکرە ینی ئەوەت پێشانە داتن.